بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاو ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی ترەوە دەگەین لای ئێوەی خۆشەویست و تەوەرێکی تر لەگەڵ میوانی بەرنمەکەمان تاوتوەکەین. ئازیزان، 38 ساڵ لەمەوبەر حیزبی کۆمونیستی ئێران پێک هات. بە دوای تێپەڕبوونی 38 ساڵ لە تەمەنی ئەو حیزبە بۆ بەرەو پێشبردننی خەباتێکی یەکسانی خوازانە، بۆ سازماندانی مبارزات و هەروەها بۆ دەور و نەخشی جەریانی چەپ و کۆمونیست لە کۆمەلگای ئێراندا، بێگومان گەر هەر تاریخ نووسێک یان هەر کەسێک بیەوێت ئاماژە بە ڕەوتی چەپ و مبارزە بۆ بەدەستهێنانی ژیانێکی باشتر بۆ چینی کرێکار و بۆ ژنانی ستەم لێکراو و بەگشتی بۆ بەدەستهێنانی کۆمەلگایەکی ئازاد و بەرابەر بکات، بێگومان ناتوانێت کە ناو لە حیزبی کۆمونیستی ئێران و ڕەوتی کۆمونیستی لە ئێران نەکات. ئەمڕۆ 38 ساڵ لەو تاریخە تێپەڕێت. بۆ قسە و باس لەسەر ئەم بابەتە داوام کردووە لە هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە، کە بێت و لەم بەرنامە هاوڕێمان بێتوە وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ حەسەن، سەرەتا زۆر بەخێراتن دەکەم و پیرۆزبایی هاتنی 38 ساڵەی دامەرزاندنی حیزبی کۆمونیستی ئێران دێکەم و پێم خۆشە یەکەم پرسیارم بەوە دەست پێ بکەم کە حیزبی کۆمونیستی ئێران لە چه هەلومەرجێکتا پێکات و جیاوازی ئەو کات لەگەڵ هەلومەرجی ئێستادا لە ڕوانگەی تۆ چییە؟ منی سپاسدانەکەم. سڵاومە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران لە تێکۆشەرانی ڕێبازی ئەو حیزبە، هەروەها بنەماڵەی خۆشەویستی گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و سوسیالیزم پیرۆزبایی یەکەم. ئەوەی ڕاستی بێت، ئەگەر بە کورتی بڵێم جیاوازەکە لە چیداە، دەتوانم ئەوە بڵێم کە ئەو سەردەمەی کە حیزبی کۆمونیستی ئێرانی تێدا دروست بوو، سەردەمی تاڵ بوو، سەردەمی ڕۆژە دژوارەکان بوو. ئەو سەردەمە بوو کە جمهوری ئیسلامی وردە وردە خەریک بوو لە هەموو شوێنەکانی ئێرانە، بە معنایەک سەرکەوت بوو، قیامی خەڵکی ئێرانی شەڵاڵی خوێن کردبوو و ئاخرین مێخەکانی لە تابوتی ئەو قیامە دەدا و بە قەولی خۆیان خواحەفیزیان لێ کرد. بزوتنەوەی کرێکاری بە معنایەک سەرکوت کرابوو، بزوتنەوەی دانیشتجووی پاشەکشەی پێکرابوو، ژنان برابوونەوە ژێر چادر و مەقنعەی ئیسلامی، تورکمەن سەحرا شەڵاڵی خوێن کرابوو، دانیشگاکان و ناوەندەکانی زانست هەمویان داخرابوون و ئینقلابی فەرهەنگی کە لە ڕاستیدا ئینقلابی دژی فەرهەنگی پێشکەوت و خواز و ئینسانی بوو، هەمووی ئەوانە ڕوویاندا بوو. بزوتنەوەی شۆڕەژگێڕانەی کوردستان کە تەنیا بزوتنەوەیکی زیندوو بوو، هێستا کوونە کوردستان دەکوترا سەنگەری ئینقلابی ئێرانە لە حاڵی پاشەکشێدا بوو. هێزی پێشمەرگە کە لە شارەکان هاتبووە دەرەوە دیفاعیەکرا، وردەوردە هاتبوو بەرەو سنوورەکان و تقریبەن ناوچە ئازادەکان بەو معنایە کەمتر مابووە و هێزی پێشمەرگەی لە حاڵی گەڕۆکیدا بوو. یعنی لە وەزیەتێکی ئاوادا کە جمهوری ئیسلامی خەریک بوو لە ناوچەکەیش پەڕووباڵی داهاویشت، ڕەوتە کۆنە پارێزە ئیسلامیەکانی لە فلستینەوە بگرا تاوەکوونی لوبنان و شوێنەکانی سووریە و شوێنەکانی دیکە بەهێزە کرد لە ئاوەها بارودۆخێکی بە قەولی کوردیەکەی دەڵێ ئەنگوستە چاودا بوو کە کۆمەڵێک لە حیزب و لایەنە سیاسیەکانی کە زۆرتر لە بەرەی خەتی سێدا دەناسران کە لەسەرەوەیان کۆمەڵە و اتحادی مبارزان و ئەو پاشبەجێ ماوانەی پەیکار و ئەوانە بوون، لە 2 ساڵ پێشترەوە یعنی لە ئەواخری ساڵەکانی 59 دەستیان کردبوو بە گفتوگۆ و دیالۆگ لەسەر دروستکردنی حیزبی کۆمونیستی ئێران. و دوای 2 ساڵ بە تایبەت لەو فاصلەیشدا 2 دانە کۆنفرانس بۆ دروستکردنی حیزبی کۆمونیستی ئێران گیرە بە ناوی کۆنفرانسی جنوب کە لە منتەقەی جنوبی کوردستانە، تشکیلاتەکانی سنە و مەریوان و دیواندەرە و کامیاران و پاوە و کرماشان و ئەوانە تێدا بەشدار بوون. و کۆنفرانسێکی دیکەش کە بە کۆنفرانسی شمال مەشهور بوو، شارەکانی سەقز و بانە و مەهاباد و بۆکان و شنۆ و نەغەدە ئەو منتەقانە تێدا بەشدار بوون. ئەو کۆنفرانسانە بەڕێوە چ بوون و هەروەها بەرنامەی حیزبی کۆمونیستی ئێران تەدوین کرابوو، ئەساسنامە داڕێژرا بوو، بەشێ لەو بەحسە فکری و نەزەریانە چوو بۆ پێشەوە و لەو
تەرکیبەدا کە زۆرتر خەتی سێ بوون بە ئیزافەی یەک جەرەیانی غێری خەتی سێ تێدا بوو کاویش ئەرتەشی ئازادی بەخشی گەلانی ئێران یا ئەرتەشی ڕەهایی بەخشی خەڵخای ئیران بوون کە بە شاخەی لە چریکەکان بوون بە حیزبی کۆمۆنیستی ئێران پەیوەست بوون و ناتوانین بڵێن ئەوە هەموو چەپی ئێران بوو خەتی سێ چەپی ئێران بوو لەو وەزیەتەدا بوو کە لە مقابلی ئەو شرایەتەدا و لە مقابلی ئیعدامەکانی سی خردادی 60 کە بە تایبەت بەشێکی بەرچاو لە خودی تەشکیلاتی کۆمەڵیش زربەی خواردبوو بەشێک لە اتحادی مبارزان زربەی خواردبوو پەیکار زربەی زۆر قورسی خواردبوو ڕەهبەرانیان تێدا چ بوون خەتی سێ زربەی قورسی خواردبوو لەو وەزیەتەدا بوو کە لەو تەشکیلاتانە کە بەردی بناغەکەی کۆمەڵە و اتحادی مبارزان بوون طبعا حزبی کۆمۆنیستی ئێران لە شاریوەری 11 شاریوەری 62 دروست بوو ئەوە وەکو ینی ئەو شرایطە اجتماعیەکەیەوە ئیشارەتان پێکرد بەڵام ئەگەر بانەوێت واردی بەحسایی تر بین خۆ ئەرزیابی لە خودی حزبی کۆمۆنیستی ئێران ئایەکوونێ بێکەم و کوڕی بوو ئایەکوونێ ئەو هێزانەی کە دروستیان کرد بە معنای واقعی لە یەک حاڵی بوون ئەو هێزانە بوون کە شناختیان لە یەکتری بوو لە پراتیکێکی عملیدا نیشانیاندا بوو کە ئەو زەرفیەتانەیان هەیە کۆمەڵەیە کە 14 ساڵ فعالێتێکی چڕوپڕی لە سەحنەی سیاسی و اجتماعیدا ئەنجامدا بوو ناسراو بوو ئەوانی کە لە 57 بەولاترەوە زۆرتر دەرکەوت بوون هەمووی ئەوانە و زۆر بابەتی دیکە جێگای قسە و باسە کە ئەوانە دانێن بۆ مەجالێکی دیکە لە سەریان قسە بکرێت وێ بە کورتی ئەتوانم ئەوە بڵێم کە حزبی کۆمۆنیست لە شرایطێکی زۆر سەختا دروست بوو شرایطی پاشەکشێ بوو بەڵام خودی دروستکردنی ئەو حزبە لەو شرایطەدا گڕوتینێکیشی بە خەباتی سیاسی و تشکیلاتی و پێشمەرگانەی کۆمەڵیش لە کوردستانادا ڕۆحیەکی زۆرتری بە تێکۆشەرانی سیاسی زیندانیانی سیاسی لە زیندانەکانادا و خەباتکارانی خەباتی مەدەنیش لە کوردستان و ئەو جێگایانەی کە حزبی کۆمۆنی دەستی پێڕادەگەی لە دەروی کوردستانیش بەوانشدا هەر حسن هەر لەم کاتەدا کە ئێمە بەرەو پیری ساڵهاتی پێکاتنی حزبی کۆمۆنیستی ئێران دەچین کۆمەلگای ئێران پێناوەتە قۆناغێکی نوێەوە ئەگەر ئێوە شاوڕان کە ئەم قۆناغە نوێ لە ڕوانگەی ئێوەوە تایبەتمەندیەکانی ئەم دەورەیە کامانن لە بەشی پێشودا باسی دەورەیەکی سەختمان کرد کە وتمان ئێمە لە حزبی کۆمۆنیست لە دەورەی گەشەی جەمهوری ئیسلامیدا دروست بوو بە هەروەها لە دەورەی شەڕی ئێران و عێراقا بوو بەڵام ئێستا کە ئەرزیابی لە حزبی کۆمۆنیست و ساڵ ڕۆژەکەی و یادی لەکەین دەبێ بڵین لە دەورەی نزولی جمهوری ئیسلامیدا خەریکین ئەو ڕێوڕسمانە بەڕێوە دەبین یا ئەو یادە دەکەین و لە واقعدا دوو دەورەی تاریخیە دەورەیەکیان دەورەی ئوفولە دەورەی بەرەو سەرەوەچوونی جمهوری ئیسلامی و بەرەو شکستی بزوتنەوەکان و پاشەکشە پێکردنیانە دەورەیەکی تریان دەورەیەکە کە بەرعەکسەکەیەتی ئەوە جمهوری ئیسلامیە لە حاڵی نزولکردن و لە حاڵی ئوفتکردن و لە حاڵی پاشەکشێدایە و ئەوە بزوتنەوەهای کۆمەڵایەتی و خەباتی جەماوەریە خەباتی کرێکاریە لە ناو ئەو جامعەدا خەریکە گەشاکە ئەو تایبەتمەندیانەی کە ئێوە باستان کرد ئەتوانم لە دوو عرسەدا باسی کەم یەکێکی لە عرسەی دەرەکیە یەکێکی لە عرسەی ناوخۆی وڵاتە لە عرسەی ناوخۆی وڵاتە لە بواری اقتصادیە جمهوری ئیسلامی بە تەواوی وەرشکستەیە جیاواز لەوەی کە زۆر یەک لە ناوەندەکانی کار داخراون هەر ئەو ڕۆژانە چەندین فیلم بڵاو بوونەتەوە لە مەراکزی کار کە وەختی خۆی بە سەدان کرێکاری تێدا بوو ئەو ڕۆکە داخراوە زۆر یەک لە شوێنەهای اقتصادی ئەو وڵاتە ئەمڕۆکە مایەپووج بوون بە هێمەتی سیاستەکانی جمهوری ئیسلامی ئەوە لەباری اقتصادیەوە خەزیێنەی ئەو وڵاتە خاڵیە ئەوەی کە هەیە بەیتی ڕاهبەری و دەمودەستگاهای فەرمانی ئیمام یەکدانە دەمودەستگایکی مافیایین دەستیان بەسەریا گرتووە خۆ خەڵکە لەوە زیاتر لە برسی شابمرێ کۆرۆناش بیان کوژە حەزر نین لەوانە خەرج بکەن بۆ ژیانی ئەو خەڵکە مەگەر بۆ گروپای ترۆریستی لە دەرەوە ینی اقتصادیەک شتێک بە ناوی اقتصادی ئەو وڵاتە داڕ و خاوە تمەن لە کەمترین دەورانی ئەرزشی خۆیدایەتی بێکاری لە ئاستێکی بەریندایە ڕۆژانە خەڵک خەریکن بە ناو زبڵدانەکان و لەو شوێنانەدا دەگەڕێن ژیانی تێدا تامینەکەن ئەمە وەزێکی ئابووریە کە بە جمهوری ئیسلامیش و بە تایبەت جیال اقتصادێکی تەک مەحسوولی کە نەوتە مافیایەکیش دەسی بەسەر ئەو وڵاتە داگرت و ئەوە نیە خۆ ئێران پۆڵی نەبێ ئەوە نیە ئێران سەروەتی نەبێ ئەوە نیە ئێران
نەوت و ئیمکاناتی ژێرزەمینی و تەنانەت قدرەتی سادراتی شتی تریشی نەبێت بەڵام ئەو مافیایە وای لە وڵاتە کردووە لە هەر جێگایە کە دەستی تێخستووە بەرەو فەسادی بردووە بەرەو نابودی بردووە مثلەن تەبیعەت چاو لێ بکەن ژینگە چاو لێ بکەن ئاو چاو لێ بکەن ینی کۆمەلگای ئەمڕۆکە کۆمەلگایەکە لە هەموو بەشەکانیدا هاوار بەرز بووەتەوە ئەوە لەباری ئابووریەوە کە عەرزم کردن لەباری ئیجتماعیەوە بەدبەختی و موسیبەت‌های ئیجتماعی تا ئەو پەڕی خۆی هاتووە تەمەنی لەشفرۆشی کچانی مێرمنداڵ گەیشتووە بە 12 ساڵ ئەوە فاجعەیە ئەوە موسیبەتە ئەوە بەدبەختیە هەر ئەو کچە مێرمنداڵانە جمهوری ئیسلامی سادریانەکات بۆ وڵاتانی خەلیجی فارس و لەوێ لەشفرۆشی بە لەشی ناسکی ئەو منداڵانەوە دەکات زۆر شتی دیکە کە لەو جامعەدا ئەوڕۆکە دەیبینین ئاعتیاد موادی مخدر شتێکە ئەوڕۆکە لەگەڵ هەر خانەوادەیە قساکەی باز لە چەند معتادی حتا لە خانەوادەی خۆیان لە دەوروبەریە لەوانەیە دەکات گرانی ئەنواعی موسیبەتایەکی ترکە لەو جامعەیە ینی معزلاتی ئیجتماعی ئەو جامعەیە یەکودوو نییە ئەوە ئەو وەزیەتە لەباری مەسەلەن تۆ سیاسیۆت مەشاکرد ئەوڕۆکە ئەو فیلمەی کە لە زیندانی ئەوین دەرکەوتووە ئەوە عمقی فاجعەیەک نیشان دەدات و عمقی بێئابڕوویی دەسەڵاتدارانێک نیشان دەدا کە ڕئیس جمهورەکەی لە مەراسمی تەحلیفەکەیدا دەڵێت ئێمە باشترین حقوقی بەشەرمان پێشکەش کردووە بە دنیا وەرن دریای زیندانەکانتان بۆ بکەن ئێوەش دریای زیندانەکانمان بۆ بکەنەوە ئایا دوای ئەو فیلمە و بە سەدان فیلمی ترکە بڵاو دەکرێتەوە ڕۆژانە ئەوان لە ڕوویان هەڵدێ ئەو نەوە ئیدعایە نەجارێکی دیکە بکەن و جامعەی چاوچنۆکی جیهانیش گزۆشت لەوانە بکات بە ناوی ڕئیس جمهوری اتحادیە ئوروپا هەڵسێ نوێنەرەکەی بنێرێ بۆ پیرۆزباییان لێ بکە بۆی لە باری سیاسیشەوە گەر چاو لێ بکەی جمهوری ئیسلامی تەنانەت لە ناو خودیەکانی خۆشیدا ڕئیس جمهوریەکەی بووە بە ئۆپۆزیسیۆن خاتەمی نایە بۆ مەراسمی تەحلیفەکەی ئەحمەدی نژاد فشاگەری دەکا باندێکی مافیایی باسەکە کە خۆشی تا کونە دوێنەکە بەشێ لەو باندە مافیاییە بوو کە شانی ڕاهبەری ماچە کردووانە مەقصودم ئەوەیە بەو لە حازانەیشەوە لە ڕاستیدا هیچ شتێک بەم ئینەوە نەماوە لەباری ئیدئۆلۆژیەوە ئەو ڕژیمە تەنانەت بەشێ لەو ئایەتوڵڵا پایە بەرزانەی کە لە قوما دانیشتوون حتا لەباری فکریەوە مەرجعیەتی خامنەییان قبول نییە خامنەیی بە ڕاهبەر نازانن و زۆر ئیفشاگەری تر کە دەیکەن و نایڵن ئەوانە بێتە دەرەوە لە دەرسەکانی خۆیان قسەکانی منتەزیری زۆر شتی دیکە ینی لەباری اقتصادی لەباری اجتماعی لەباری ئیدئۆلۆژی لەباری سیاسی ئەو حاکمیەتە لە ڕاستیدا شتێک نییە بەغەیرە کۆمەڵێک مافیای چەک بەدەست کە هەڵقتنە سەر ژیانی خەڵک ئەوەی کە وەختی خۆی خومینی وتی ئیسلامی ئێمە ئاینی ئێمە سیاسەتی ئێمە و سیاسەتی ئێمە ئاینی ئێمەیە ئەمڕۆکە ئەو سیاسەت و ئاینە ینی چەک ینی سپای پاسداران ینی گروپێکی ترۆریستی مافیایی کە ڕۆژانە بە پێی ئامارەکان تا ئێستا زیاتر لە شەڕی ئێران و عێراق خەڵک فقط لە دەورانی کۆرۆنای تەلەفاتی داوە ئەمە هەمووی ئەمانە ئەمۆزیەتەمان پێ نیشانەدا کە ئەمڕۆ گوڵۆڵی جمهوری ئیسلامی لە لێژیە لە عەرسەی دەرەوەش کە چاوی لێ بکەین ئێوە تماشا بکەن ڕۆژانە ئیسرائیل حەشرەکا بە جمهوری ئیسلامی لە سووریەدا لە پەنای کاخەکانی ئەسەدا خەریکە لە ترۆریستەکانی جمهوری ئیسلامیە کوژێ لە یەمەنا لە ترۆریستەکانی جمهوری ئیسلامیە کوژرێ لە ئەفغانستانە سەری کیسەکە بۆ تاڵبان شلەکە ئەوە وتیان نەوتمان کەمە نەوتیان بۆ دەنێرێ بۆ ئەوێ و بە هاواریانەوە دەچێت و ترۆریزم تەقوێتەکە ینی جمهوری ئیسلامی ئیتر ئەوە بنیادهای ئیدئۆلۆژی و ئەوانەی نییە کە خەڵکی لە دەور کۆکاتەوە بەڵکو ترۆریزم و مافیایەکە کە چ لە عەرسەی داخلیشە چ لە عەرسەی ناوخۆییشە خەریکە حمایەتیەکە و لە دەرەوەی مەرزەکانی گڵۆڵی جمهوری ئیسلامی کەوتوتە لێژی بەڵام مشکلەکە چییە؟ مشکلەکە ئەوەیە بەدیلێک یا ئالترناتیوێک کە ئەبێ مەقبولیەتی ئیجتماعی پەیدا بکات لە بەرابەر جمهوری ئیسلامیدا تا ئێستا بەداخەوە شکڵی نەگرتووە. باش یەوەت کرد کە لەگەڵ هەستیاری بارودۆخی ئێستاش بەڵام مەسلەی ئالترناتیو کە لە کۆتایی وەڵام بە پرسیاری پێشووتە باس کرد بۆ جێهێشتن کۆماری ئیسلامی هێشتا مەسلەی ئالترناتیو هەر بابەتێکی ئاواڵەیە ئەوە گەرانەی کە لە بەردەم کۆمەلگای ئێراندا لە کورتماوە و هەروەها لە درێژخایەندا هەن بەڕایەوە کامانن ئەو وەزیەتی کە باسمان کرد ینی لە واقعدا تەوازنی هێز گۆڕدراوە لە کۆمەلگای ئێراندا ئەو هێزەی ئەمڕۆکە لە سەحنەی سیاسیدایە
اعترازاتی کرێکاریە، اعترازاتی ژنانە، اعترازاتی دانیژوویە، اعترازاتی ژینگە پارێزیە، شکلەی ئاوە، کارتۆن خاو و قەوبرخاو و هەمووی ئەوانە لە ڕاستیدا یا ئەو بەشانەی تری بازنشەستەکان کامیۆنداران، یعنی تۆ گەتمەشای ئەم کۆمەلگایەکەی گۆشەیەکی نییە کە ئەترازی تێدا نەبێت، مەسەلەی ملەتایی ستەم لێکرا و هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێ کە ئەم ناڕزایەتی و اعترازاتانە لەم جامعەیەدا لە حاڵی گەشەکردندایە. هەر ماوەیەک لەوە پێشتر مانگێک مانگونیوە لەوە پێشتر خوزستان دەکوڵا، ینی لە واقعدا ئەوە نەوت بوو کە گڕی گرتبوو، خەڵکەکەش گڕی گرتبوو لە دژایەتی لەگەڵ جمهوری ئیسلامی و تاوانباریەکانیان و ئەوەدا. بەڵام بە هەمووی ئەمانەیشەوە ئەو ڕەوتە ئەسڵیانەی ناو کۆمەلگا کە ئەگەر دای بنین ڕەوتی لیبراڵەکانەکە یا ڕەوتی ئیسلامیەکە بە جمهوری ئیسلامیەوە تازە ئیمکانی بەدەسەڵات گەیشتن و هاتنە سەحنەی سیاسی ئیسلامی بنیادگرا، ئیسلامی تۆندڕە و یا ئەو نەوع دەسەڵاتدارەتیە لە ئێرانان نییە. وهروەها ڕەوتی چەپیشە، هیچ کام لەمانە هێستا ئەو مەقبولیەتە ئیجتماعیان پەیدا نەکردو. بە باوەڕی من تا ئێستەش هێستا بە دەلیلی زەعفی ئەو لایەنانە ئەوەی کە بەدیلی جمهوری ئیسلامیە هەر جمهوری ئیسلامیە. بە چ معنە؟ بەو معنایەی کە لە دەرەوە کە بەشێک زۆر جار ئالترناتیو دروستەکەن، هەروەکو ساڵی 56 و 57 ئالترناتیویان دروست کرد بۆ ئێران و خومەینیان لە مەلایەکی نەناسراوی کۆنەپەرستەوە لە نەجەفەوە کە قەرار بوو بچێت بۆ کوێیت بردیان بۆ فەڕەنسە و نایەنە بەر دوربینە پرۆژەکتۆر عەزیمەکانی CNN و ئەوانە و ناسانیان بە ئێران و 17 مانگە ئەمریکا و وڵاتانی غەربی لەسەر جەرەیانی کۆنەپەرستێکە 20 ساڵ لەوە پێش خۆیان ڕووخاندبوویان. جارێکی کە لە قەتەر هێنایان دووبارە ئەمانیان زیندوو کردەوە، پۆڵی عەرەبستان و سازمانی جاسووسی پاکستان و CIA ئەمریکا و وەزارەتی خارجەی ئەمریکا ئەوانە ئەمانیان هێنا و هێنایەنەوە دەسەڵات. بۆیە بەو معنایە لە ناو خودی جمهوری ئیسلامیدا هێستا زەرفیەتی ئەوە هەیە کە بە هاوکاری لەگەڵ بەشێک لە لیبراڵەکان بە باوەڕی من لە دەرەوەی وڵات و لە ناوەی وڵات بتوانن بەدیلی بۆ جمهوری ئیسلامی گەڵاڵە بکەن. ئەوەی کە لە ئەگەرەکانە مناڵێم ئەوە گەرە حتمەن دەبێ یان نابێ، ئەوە ڕەوتی ڕووداوەکانە توانێت نیشانی بدا. بۆیە تۆت مەشاکەی ئەمڕۆ کە ئەوەندەی تەبلیغ مەسەلەن بۆ فائیزەی هاشمیەکەن، ئەوەندەی تەبلیغ بۆ قسەکانی ئەحمەدی نژادەکەن، ئەوەی کەلیمەیەکی نایاب بە قەولی خۆیان لە دەم خاتەمی دێتە دەرەوە لە 1000 کاناڵی فارسی و ئەملاولا ئەیگوێزنەوە 100 ئەوە بۆ کرێکارانی هەفتەپە و بۆ کرێکارانی خوزستان و بۆ ناڕزاتیەکانی تر ئەهەمیەدا نەنێن. بۆیە ئەومان پێنیشانەدا هێستا حەولدان لەو بابەتەوە هەیە. لە لایەکی ترەوە ئەم بەشە لە جەرەیاناتی دەرەوەی وڵات لە سەڵتەنە تەڵەبەوە لە مجاهدەوە لە لیبراڵەکانەوە لەناو خۆیانە زۆر پرژ و بڵاون، شخصیەتێکیان نییە، تەشکیلاتێکی وایەن لە ناوە نییە کە بتوانێت ئەوە بێ. ئەوەش ئەلترناتیوێکی ترە. بەشێکی تر چەپەکانن. چەپ کە تەبعاً خۆتێ باسی چەپەکەین زۆر متەنەوعە، جاری وایە لە حیزبی تولێ و ئەکسێرێتیشی تێخەن کە بە باوەڕی من ئەوانەی تر بەشێک لە جەرەیانی چەپ نین. ئەو بەشانەی کە تعدادێکی لە ترۆتسکیستەکان کە بۆ خۆیان جەرەیانیان هەیە، بەشێکی تری ئەوەی کە اتحادی نیروهای چەپ و کۆمۆنیستن کە حیزبی کۆمۆنیستیش تێدایەتی، بەشێتر مستەقلن لەوانە، شاخایەکی ڕای کاریگەر و جەرەیاناتێکی دیکەن. بۆ یەکانی زۆر متەنەوع ئەم جەرەیانش. ئەم جەرەیانە بە دەلایلی متعدد تا ئێستا نەیتوانیوە ببێ بە ئەلترناتیو، هەرچەند ئەو شانسە بۆی هەیە بە شەرتێک کار بکە، بە شەرتێک لە هێندێک لەو قاڵبە خۆت ساختانەی کە دروستی کردووە لەوانە بێتە دەرەوە ئەتوانێت بێبەوە. بۆ یەکان ئەتوانم بڵێم 3 بەدیل ئێستا مەترەحە، بەڵام هیچ کامێکیان ئەوەی ئەوەڵیان کەوتم خودی جمهوری ئیسلامیە لە مقابلی جمهوری ئیسلامیە کە ئاڵوگۆڕی بەسەر بێ. ئاڵوگۆڕی بەسەر بێت تەبعاً ناتوانێت جمهوری ئیسلامی بێتر، دەبێت ڕەنگی ڕواڵەتی هەموو شتێکی بگۆڕدرێتتر، شتێکی تری لێ بێتە دەرەوە، یا حتا ئەو ئیسلامی ڕەحمانیەی کە بەشێ لە ملی مەسەبیەکان و ئەوانە دەیڵێن ناتوانێت ئەوەش بێ، دەبێت ئیسلامێکی پڕۆغەربی لێ دەربێ لە نەوعی مەسەلەن تورکیەکەی کۆناڵ تورکیە باشە، تورکیە زۆر خراپەیەست لە هەر مرتەجع و پیسەکانیانە، بەڵام لەو نەوعانەی تری کە تەحاملی لەگەڵ بکرێت و ئەوانە لەوە کە بەشێک لەو سیستمە لەگەڵ بەشێ لە دەرەوە ڕێکەوە نیا جەرەیاناتی تری سەڵتەنە تەڵەب بە تەوەجوه بەڕابردوویە کە سەڵتەنەت لە ئێران هەیەی شانسی نییە. چەپیش لە حاڵەتێکی زەعفدایە بەداخەوە ئەوەندەی کە دەرەوەی وڵاتیە ناوخۆی وڵاتی نییە. بەڵێ کۆماری ئیسلامی بە زمانی جۆراوجۆر لەم کاتەدا هەڕەحسن باس لەواکە کە خەڵک لە ئاکامەکانی دوای ڕوخانی خۆیان ترسێنێ
ئەوە گەرێم بڕوخین وڵاتان بەسەرتێوە ئەوێ هەرجوو مەرجەیەک و وڵاتانی دەوروبەر پێش دێتەوەمانە وە لە کنارەوەیشە لە ئاکامەکانی شۆڕەشیان ترسێنێ کە ئەگەر خۆتان انقلاب بکەن خۆتان هەستن و ئەم ڕژیمە هەڵپێچن دەستی داوەتە تەبلیغاتێکی بەربڵاو لە ڕاگەیاندنەکانی خۆی بە یارمەتی ڕاگەیاندنهایەکیش کە بە قەوڵی خۆیان کۆماری ئیسلامیکیان نەوێت کە جوابی ئەوان بداتە و لەو ئاستاکە ئێستا هەست نەبێ بەڕای ئێوە ئەو تەبلیغاتە و ئەو ترس بڵاوکردنەوە چۆن ڕەوێتەوە لە ناو خەڵکە زانی ئەوەیە کە دەبێت واقعیەتەکان ببینی ئەو ترسانەی کە جمهوری ئیسلامی بڵاوی دەکاتەوە خەڵک دەبێت متەوەجێ ئەوە ببن کە هەمووی ئەو نەهامەتیانە ئەو نەکبەتیانە ئەو موسیبەتانە دوای ساڵی 57 ئێران 79 زاینی و دوای ئەوەی کە خومەینی وتی ئشاعەی ئینقلابی ئیسلامی و تشخیصیشی دروست بوو بە نەزەری من تشخیصی دروست بوو کە لە محدودەیەکی چکۆلەی وەکو ئێرانە حکوومەتێکی ئیدئۆلۆژی قەتیسکراوی ئیسلامی ئەوە ناتوانێت بمێنێتەوە بەڵکو دەبێت پەلب هاوێ بۆ دەرەوە و ئەوەی کە ڕێگای کەربەلا قوتس لە کەربەلاوە دەڕوا ئەوە قسەیەک نەبوو هەروە زۆر کەس پیان وابوو خومەینی قسەیەکی هەڵی دووپڵیتی کردووە دانانی ئیستراتیژیەک بوو کە پەلهاویشتنی جمهوری ئیسلامی وتی ئەگەر ئێمە بمانەوێ خۆمان ئەمن بین دەبێت دەرەوەمان نائەمن بێ ئەگەر بمانەوێ ئەمنیەتمان لێرە ببێت دەبێت شەڕ بەرینە دەرەوەی شوێنەکانی دیکە بۆ یەکانی ئەگەر ئەمڕۆ کە جمهوری ئیسلامی خەڵک بە سووریا ترسێنێ خەڵک بە لوبنانە ترسێنێ خەڵک بە یەمەن عێراق فلستین ئەفغانستان بەوانە ترسێنێت دەبێت خەڵکی ئێران ئەوە بزانن کە هەمووی ئەو شوێنانە حاصلی کردەوەی جمهوری ئیسلامیە هەمووی ئەوانە ئەو پۆڵی نەوتەی ئەوانە کە تێدا مەسرەفە کرێ هەر ئەو ڕۆژانە حەسەن نەسرۆڵڵا بە ڕاشکاوی هات لە کاناڵەکان و ڕایگەیان وتی ئەوە کەشتێکی گەورەی نەوتی جمهوری ئیسلامی بەڕێوەیە دێ بۆ ئێمە دوێنێ و پێرێ ڕایگەیان وتی ئەوە مەحمولەیەکی عەزیمی تری نەوتی جمهوری ئیسلامیش بەڕێوەیە هەردێ بۆ ئێرە و هشدارە دەم بە ئەمریکا و بە ئیسرائیل و بەوانە کەین نەکەن جارێکی تر ڕایگەیان وتی ئێمە ساڵانە نزیکی 1 میلیارد دلار پوڵ لە ئێران وەرەگری خۆوانێکی شاراوە نییە ئەوە لەکوێ ئەو پوڵ و ئیمکاناتە دەدرێت ئەو پوڵ و ئیمکاناتە لە سەفرەی فەقیرانی خەڵکی ئێران دەدرێت و ئەگەر قسە لەسەر نائەمنکردن ئەگەر قسە لەسەر تۆقاندنی خەڵک بە سووریە و بەوانەیە ئەس قەزا خەڵکی ئێران دەبێت ئەوە بە جمهوری ئیسلامی بڵێن و بوو ئەوە تێبکۆشن کە ئەگەر قەرار بێ سووریە ئەمنیەت پەیدا بکات دەبێت جمهوری ئیسلامی نەمێنێ ئەگەر قەرار بێ فلستین و عێراق و یەمەن و ئەفغانستان و شوێنەکانی دیکە ئەمنیەت پەیدا بکەن و ناوەندێکی گەورەی ترۆریزم و بنیادگرایی وشک بکرێ سەرچاوەی داراییەکەی وشک بکرێت تەسلیحاتەکەی وشک بکرێ ئەوە جمهوری ئیسلامیە بۆیە جمهوری ئیسلامی کە لە 79 ئەو منتەقەیە زۆرتر ئاوای لێ هات بنیادگرایی ئیسلامی حتا القاعدە حتا جەرەیانی تاڵبان کە لە داهینەوەدا دروست بوون القاعدە تەئیدیان دەکات و بە قەولی خۆیان ئوسامە بن لادن و ئەلزەواری و ئەوانە قبولی ڕاهبەری مەلا عومەرەکەن ئەمانە سەرچاوەکەیان لە عەرەبستان و لە پاکستان و شوێنەکانی دیکەەوە لە تەقابل لەگەڵ بنیادگرایی جمهوری ئیسلامی داهات بەشێکی بۆیە ئەو تۆقاندنە ڕێگایشی ئەوەیە کە خەڵک واقعیەتەکان زانینی واقعیت بۆ خۆی ڕێگا حلێکە بۆ دۆزینەوەی حقیقەتەکانی دواتر دەبێت خەڵک ئەوە بزانێ و دەبێت ئەو حۆقەبازی و کڵاوبەرداریە لە جمهوری ئیسلامی قبول نەکە و دەبێت بڵێن ئەو مبارزەی ئێمە بەرحەقە و پشتیوانانی ئێمە خەڵکی ئەو منتەقەیەن بە هاوکاری ئەوان بە خەباتی ئەوان ئەوەی لە لوبنانە دەکرێت ئەوەی کە لە عێراقا دەکرێت ناوەندەکانی جمهوری ئیسلامی ئاور تێبەردەدەن ئەوە لە خۆران نییە ئەوە نمادی ترۆریزمە ئاوری تێبەردەن ئەو ساڵانەی ئەخیر و ئەو مانگانەی ئەخیر لە عێراق و لە شوێنەکانی دیکەدا و ئەو خەڵکە ئەوڕۆکە ئەوە دەزانێت وی ئەو عوام فریوی جمهوری ئیسلامی ئەوە هیچ بایەخێکی نییە و نابێت گوێ بۆ شتێک دوو دەبێت ئەوە بزانێت ئینقلاب بە معنای شەڕ و شۆڕ و ئاژا و کێشەنی ئەوە ترۆریزم یعنی ئەوە بنیادگرایی یعنی ئەوە ئینقلاب یعنی ئارامش ئینقلاب یعنی ئاڵوگۆڕ ئینقلاب یعنی تەغییرێکی بنەڕەتی لە بواری اقتصادی لە بواری سیاسی لە بواری اجتماعی لە بواری دەسەڵاتدارەتی لە بواری ئەوەی خەڵک دێتە سەحنەی سیاسی و ئیدارەی خۆی ئەکا هەموو ئینقلابات ئەوەمان پێڵە ئینقلابی کەبیری فەڕەنسا ئینقلابی ئۆکتۆبر ئینقلاباتی ئوروپا ئەفریقا ئاسیا ڤیێتنام چین کورە هەمووی ئەوانەمان پێڵە ئینقلابیانی ئەوە یعنی ئەوە فەرهەنگی بۆرژوازیە
ئەوەندەی کە لە ئینقلابە ترسێ ئەو جملە زۆر جار وتراوە لە ئێرتجاع ناترسێ بۆیە ئەبێ ئەوەشیان پێ بڵێنەوە کەەوە ئینقلاب نییە کە نائەمنی دێنێ ئینقلاب ئەمنیەت دێنێ انقلاب سوبات دێنێ انقلاب ئازادی دێنێ انقلاب دیموکرات تۆ هەر تەنیا مانگەکانی 57 ئێستا جمهوری ئیسلامی بە تەواوی دەسەڵاتی پەیدا نەکردووە لە ئێرانە خەڵکی ئێران ئەو یەک دوو چەند مانگە تامی ئازادی چێشت کوردستان ماوەیەکی زیاتر ئێستش ئەوانەی کە تەمەنیان دەگات خۆشیەکانی ئەو کاتە لە بیرمان ماوە بۆ یەکانێ انقلاب مترادف نییە لەگەڵ خشونەت انقلاب مترادفە لە هەڵسانێکی جەماوەری لە خوارەوە دژ بە خشونەت بۆ ئەمنیەت و سوبات و ژیانێکی ئینسانی بۆ کۆمەلگاوە دەبێت ئەوانە بزانین و جامعە دەبێت خۆی لەو نەوعە تاروپۆی تەبلیغاتە ژەهراویانەی کە دەستگاهی تەبلیغاتی دەیەکەن دەبێت خۆی لەوانە دوورخاتەوە. تۆزێ بگەڕینە دواترەوە لەو بەشا کە پرسیاری ئالترناتیڤ بۆ ئەوانەمان کرد. چ وەکو جەریانێکی کۆمەڵایەتی و چ وەکو سازمانگەلێکی سیاسی دیاریکراوە چۆن دەتوانن خۆیان ببن بە ئالترناتیڤیان لانیکەم ببن بە بەشێک لە ئالترناتیڤ؟ من پێم وابێ یەکێک لە مشکلاتێک کە چەپی ئێران هەیەی و ئەزوم لە خودی حیزبی کۆمونیستی ئێرانیش بە عنوان یەکێک لەو چەپە هەیەی ئەویش ئەوەیە کە لەگەڵ پێگەی ئیجتماعی ئەو چەپە لەگەڵ ئەو نیروەی کە دەبێ متەکی بێ پێی فاصلەی هەیە ینی بەو معنایە کە پێی دەڵێن چەپی غەیری کاریگەری چەپی من دەڵێن تەنها مەسەلەکە کاریگەری بوون نییە بەڵکو چەپێکی ئیجتماعیە تۆ کوردستانی لێ دەرکە کوردستان داهاوێمە دەرەوە بە حکمی کۆمەڵە باقی شوێنەکانی دیکە ئێمە شاهدی ئەوە نین ینی ئەوە دەردێکە کە چەپ لەگەڵی دەرگیرە ئەو چەپە زۆرتر خەریکی خۆخۆریە ئەو چەپە زۆرتر خەریکی خلوسی ئیدئۆلۆژیە ئەو چەپە بەشی زۆری خەریکی تعینی تەکلیفکردنی خەتەکان لەگەڵ یەکتریە ئەشتایەک دەبێ بە مەشغەڵە و زێنی ئەو چەپە کە ڕەتی بە ئەمری ئەو مبارزەوە نییە کایەتی ئەو چەپە ئەگەر بێتەوە بەو چەپەی بچێتەوە جامعە دەزانێت لەناو تەبەقەی کاریگەرە گرایشی مەسەبی تایە گرایشی ناسیۆنالیستی تایە گرایشی سوسیالیستی تایە پیاوی تێدایە لەگەڵ ژنەکەی ڕەفتاری خراپە پیاوی تێدایە نوێژ دەکات ژنی تێدایە نوێژ دەکات بەڵام بەوەشەوە جزوی تەبەقەی کاریگەرە لەگەڵ ئەوە چۆن تەحاملەکەی چۆن تۆ ئەتەوێت دەردێک لە دەردەکانی کەم کەیتەوە یا دوو دەردی تر بە دەرد و ئازارەکانی زیاوکەی بۆیە ئەو چەپە لە مەوزوعی کارەکەی بێگانەیە بەڵام بە باوەڕی من چەپێکی عینی چەپێکی ئیجتماعی هەر لە ناو دڵی ئەو جامعەیەدا خەریکە شکڵەگرێ لە ناو جنبشی کاریگەریە لە ناو دانیشگاکانە لە ناو جنبشی ژنانە لە ناو فعالینێکی بە معنایەک مارکس خوێنەرەوە و مارکسیزم خوێنەرەوە خەریکە شکڵەگرێ چەپێکە ئیجتماعیە کاریگەریە دەخاڵەتەکە بۆیە تا ئەو کاتێک ئەو چەپە خەریکی ئەوە بێت تا ئەو کاتێک خەریکی شەڕە دەندووک بێ خەریکی ئەوەی ئەوە ڕاستە و ئەوە چەپە و ئەوە ناسیۆنالیستە و ئەوە فاشیستە و ئەوە فلان ئیزمە و کەسانێکی مالی خولیایشی لێ پەیابێ لە هەر حزبێکە دانەی دوان پەیابێ ئەو چەپە قەت نابێ بەو چەپە بۆیەکانی ئەو چەپە گەر بێ بە چەپێکی ئیجتماعی بێ بە چەپێکی تەئسیر گوزار دەبێت جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ پایەی ئیجتماعیەکەی بۆ ناو تەبەقەی کاریگەر بە هەمووی گرایشەکانیەوە بە هەمووی زعفەکانیەوە بە هەمووی ئاڵۆزیە مێشکیەکانیەوە چۆن لە ناو دڵی ئەو تەبەقەیەدا بتوانێت ئاگاهی لەو تەبەقەیە بەرێ و ئاگلی فێر بێ هەر ئەوە نییە کارسی بچی بۆ ئەوێ ڕەحبەر بیت و ئاگاهی ئەبەی بۆ ناوی بەشێک لەو کاریگەرە ئەمڕۆ کە تۆ تمەشای هەفتەپەکە تمەشای شوێنەکانی دیکەکە تمەشای کرێکارانی سەنعەتی نەوتکە تمەشای ئەتساباتی تری معلمان بکە هەمووی ئەمانە کۆڵێک ئەبێت چەبلیان فێر بێ لەوانە بۆیە بە باوەڕی من ئەو چەپە هەتا نەتوانێت نەقدی ئەو نەوع ڕەفتارانەی خۆی بکە هەر چەپێکی حاشیەنشینە بێ هەر چەپێکە بێ لە دەرەوەی حەدەس و ڕووداوەکان قەرارەگرێ و دەبێ بە قوربانی ساڵی 57 بەشی زۆری چەپ بە دەلیلی تەحلیلی غەڵەتی بوو بە قوربانی جنایەتکارانێکی ئیسلامی کە وەزعیەتەکەی بەباشی نەخوێن بوو بۆیە کارم پێما بێگەر چەپ بێ بە ئالترناتیو دەبێت چەپێ بێ کە لە باری بەرنامەی و لە باری سیاست و لە فکریە لە مێشکیە لە ئەقلیە لە تاکتیکەکانیە چەپێ بێ کە دەبێت هیچ شتێک لەو جامعەیەدا نییە کە پیمەربوود نەبێت کە زۆر جاری وایە لەگەڵ ڕفێقی خۆمان قساکەی کاری من فقط و فقط کاری کاریگەریە ئەرێ کاکە گیان ئەو کاریگەرە لە محیتێکی ئیجتماعیە زیندەجیەکە یان نایکە ئەو کاریگەرە لە ژینگەیەکە زیندەجیەکە یان نایکە ژینگە بۆ مەسئلەی تۆ نییە مەسائلی فەرهەنگینا ئەو جامعەیە فەرهەنگێکی منحەتی ئیسلامی خەریکن ڕەواجیەدەن بۆ مەشغەڵەی تۆ نییە
مەگەر تماشای پێشکەسوەتانی مارکسیزم کە کتێبیان لەم بابەتەوە نەنووسیوە نەقدیان نەکردووە شەڕیان لەگەڵ نەکردووە نەقدی سندیکالیزم نەقدی بۆچوونهای دیکە بۆچی ئەرکی تۆ نییە هەمووی ئەوانە جا بۆ یەکانێت تا ئەو کاتێ ئەو چەپە بەو معنایە بڵم ئیدئۆلۆژی بێ ئەوی ئیدئۆلۆژیە کە خۆی بۆ خۆی خەریکە تعریفی کردووە و زۆر زۆر بێگانەیە لە مارکسیزم و لە زانست و لە علم و لە هەمووی ئەوانە بتاکوونێ و کاتێک کە ئەوە بێ بە باوەڕی من هەر چەپێکی حاشیەیە بێ هەر چەپێکە بێ دوورە بێ لە مەوزوعەکانی و بەداخەوە لە تونندپیچهای تاریخیدا ناتوانێت تەعین کنەندە بێت دەکەوێتە حاشیە و دوایی هەر دەسەکاتەوە بە خۆخۆری و بە ئینشعابات و بە یەکدەرکردن و بە ئەو ڕووداوانە لێڕوەدا. زۆر باشە حیزبی کۆمۆنیستی ئێران لەکوێ ئەو تەسویرەدایە کە ئێوە لە پرسیاری پێشوە باستان کرد سەبارەت بە بارودۆخی سیاسی و ئالتەرناتیوی چەپ و هەروە ئەم حیزبە چ دەورێک دەتوانێت ببینیت لە ڕوانگەی ئێوە کە دوور بێت لەو مەسایلەی کە ئێوە باستان کرد و هەوڵ بدات جواب بەو نیازانە بداتەوە کە ئەمڕۆ کۆمەلگا بەگشتی و چینی کرێکاریش بە تایبەتی بە پێویستی ئەزانێت. من پێم وابێ حیزبی کۆمۆنیستی ئێران فەرقی هەیە ڕاستە خۆ ئەگەر بین دەبێت هەر دەورەیەک ئەرزیابی بکەین لە سەردەمی دروستکردنی خودی حیزبی کۆمۆنیستی ئێران و لەو دۆست و متحدانەی کە هەڵبژێردران لەو هێزانەی کە لەگەڵ یەکتریە ئەو اتحادیان دروست کرد پێیان بێ لەباری مەسەلەن بەرنامەیی و بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێران لە سەردەمی خۆیدا و دوای و ئاڵوگۆڕانەیش کە پێش هاتووە سیاستەکانی جزوی سیاستهای پێشرەو بووە جزوی سیاستهایکی ئینقلابی و ڕادیکال بووە ئەوە کارێکی بە یەک معنە لێکۆڵینەوەی گەرەکە لێکۆڵینەوەیکی زانستیانە مارکسیستیانە علمی بۆیە من پێم وایە حیزبی کۆمۆنیست لە بەشێک لەو ئیشتبانە بەری نییە بەشێک لەو هەڵە و ئیشتبا و کەم و کوڕیانە لەناو خودی حیزبی کۆمۆنیستیشا بووە و حیزبی کۆمۆنیست جیانیە بەڵام بە هەمووی ئەوانەوە پێم وایە خاوەنی سنەتایەکی باشترە مثلەن لە باری مەسائلی فکریەوە حیزبی کۆمۆنیستی ئێران جەرەیانێکی سالم بووە تۆ گەتمەشایەکەی ئەم جەرەیانە لە دەورەیەکا کە جەرەیانی لە سێجیهانەوە بگرە لە جەرەیانی کۆمۆنیزمی ئوروپاییەوە بگرە لە کۆمۆنیزمی ڕووسیەکەی و بگرە حیزبی کۆمۆنیستی ئێران و تەنانە کۆمەڵش پێش ئەوە قەت تعلقی بۆ جەرەیاناتانە نەبووە یاگە دەورەیەک تاکوونە پێش ڕاپەڕین ئەوانە کۆمەڵە بۆ چوونایکی ماوەیستی هەیە زۆر سەریع لە جەرەیانی ڕووداوەکانە خۆی ئیسلاحەکات تەغییر بتێدات بە وجود دێ ئەمە شانسێکی گەورەیە بۆ جەرەیانێک کە ئاڵوگۆڕ ینی زەرفیەتی ئاڵوگۆڕی لە جەرەیانێکی قەتیز نییە جەرەیانێکی داخراو نییە زۆر یەک لەو جەرەیاناتی تر داخراوە ناتوانێت بە قەولی خۆی مەجموعە ئاسارێکە دایناوە لە ڕاهبەرەکەی لە مەجموعە ئاسارەکەی بچێ بەولاوە ئەوە ینی مەسهەبی بوون ئەوە حزبی کۆمۆنیست قەدوانە بووە نابێ وایش بێ بۆ یەکانی بەو لە حازانەوە حزبی کۆمۆنیست ئەگەر چی دەڵێم کەم و کوڕی بووە زەعفی بووە بەڵام بە باوەڕی من توانیوێتی حزبێکی منتەقدیش بێ لە عینی حاڵە نسبەت بە کەم و کوڕیەکانی خۆی بەشێکیشی بەڕاستی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حزبی کۆمۆنیست دەگەر واقعیەتایەکی جامعە دەرگیرە بە حکمی چی بە حکمی تشکیلاتی کوردستانەکەی تشکیلاتی کوردستانەکەی پای بە ئەرزی واقعەوەیە لەگەڵ مەسائلێک لە مەسئلەی ژینگە و لە مەسئلەی ژنان و لە مەسئلەی ملی و لە جەدەلێکی ڕۆژانە لەگەڵ مەسەب و فعالەکانی ڕۆژانە حقیقەتەکانی ئەو جامعەی بۆ نەقڵەکەنەوە ناتوانێت نسبەت بەوانە بێتەوە جوبێ شانیەدا لە شانی فعالی حزبی دموکرات لە شانی تەرەفداری موفتی زادە لە شانی جەرەیاناتی بنیادگرای مەسهەبی لە سەلەفیەکان لە کوردستانە ڕۆژانە هاوسەی ماڵەکەیەتی کە ناتوانێت فقط بە شعار بە شعاردان و ئەوانە لە دوور و دەکوژم و دەبڕم و وابکەن و وامەکەن و وایان لێکەین و ئەوە بێبوویەکانی ئەو جەرەیانە پای بە عەرزەوەیە و ئەوە تەئسیری هەیە لەسەر خودی حزبی کۆمۆنیستیش کە جەرەیانێکی ئیجتماعی تر بەو معنایە جەرەیانێ بێت بە کیلۆ تئۆری نەفرۆشێ وەکو خەڵکی دیکە و ناویشی بنێ مارکسیزم ئەو تەفاوەتە هەیە لە حزبی کۆمۆنیستە. بەڵێ بێگومان کوردستان ئێران بەو پێشێنە و بارودۆخەی کە ئێوەش لە بەشێک لە قسەکانتانە ئاماژتان پێدا بەو پێشێنە و بارودۆخی بابەتیە و کە لە گۆڕانکاریەکانی داهاتووی ئێراندا دەورێکی گرنگیە بێت چ کارگەلێک و چ ڕێوشێنگەلێک پێویستە بۆ ئەوەی کە ئەو دەورەی خۆی بە باشترین شێوە یان بە شێوە شایستەی خۆی ببینێ و لەم پێناوەشدا دەوری کۆمەڵە
وەک بەشی هەرە ئەساسی و گرنگی حزبی کۆمونیستی ئێران نەتوانێت چی بێ؟ بەسەرەتا ئەوە بڵێن کە کۆمەڵە کۆڵەکەی حزبی کۆمونیست بووە، هەر لە ڕۆژی ئەوەڵی دروستبوونی شێوە تەنانەت ئەو کەسانەی کە دواتر کۆمەڵیان بە جۆرێکی تر دەشپهاند ئەوە لە نووسراوەکانیانە هەیە کە دەڵێن مەسەلەن دوو لایەن دەبێت جیاکەینەوە. شخصی مەسەلەن منسووری حکمت کە دواتر بە جۆرێکی کە بەهسی کۆمەڵە ئاکاکە وەختێک احتیاجی نەما و جۆرێکی کە خەریکە سیاسەتەکات دەڵێ دوو جەریان فەرقی هەیە لە ناو جنبشی چەپی جیهانی، ناژڵێ منتەقە و کوردستان و ئەوانە جیهانی، یەکێکی بلشویکەکان یەکێکی کۆمەڵەیە، ئەوە جزوێکی خۆی ئەوانەی نووسیوەکە و دوانە فەرقیان هەیە بە دلیلی تەسیراتی ئیجتیماعیەکەی و فڵان و ئەوانە. بۆیە ئەو قسەی ڕاستە، دواترە تەجدید نەزەر لەو بۆچوون و هەڵوێست و نەزەرە تا دەکرێت. کۆمەڵە فەرقی بووە، من ناڵێم کۆمەڵە ئیشکالی نەبووە، زعفی نەبووە، کەموکوری نەبووە، کۆمەڵە جەرەیانێک بووە بەڵام خەتاکانی خۆی قبوڵەکە، زعفەکانی خۆی جەرەیانێ بۆ کە پای لێناوە لە توولی تاریخا گەریشتباتێکیشی کردووە. ئەوەیشە لە نقطە قووەتەکانی جەریانێکی کۆمونیستی و هەر ئەو بۆچوونەی مارکسەکە دەڵێت جەرەیانی تەبەقەی کاریگەر کۆمونیستەکان لە ڕەوتی بەرەو پێشوونەوەی خۆیانە چاو لە دواوەیانەکەن، زعفەکانیانە بینن، کەموکوڕیەکانیانە بینن، بەبێ دڵە ڕاوچیە لە عەرزیان دەدەنەوە، بەرزیان دەکەنەوە، دووبارە لە عەرزیان دەدەنەوە بۆ ئەوەی کە ڕێگای پێشڕەوی بینەوە. کۆمەڵە لە بەتنی ئەو جامعەوە هاتووە، لە دڵی وەها بۆچوونێکی مارکسیستیەوە بە نەزەری من هاتووە. بۆ یەکانێ کۆمەڵە لە دروستکردنی حزبی کۆمونیستە من لام وایە ئەگەر کۆمەڵە نەبووە حزبی کۆمونیست نابوو و هەروەها ئەگەر کۆمەڵەش نەبوایەت و دوای ئەو جەرەیاناتەش حزبی کۆمونیست ئیدامەکاریشی نابوو. بنابەرئین کۆمەڵە ئەو کۆڵەکەیەیە، ئەو چەند بەلای بەناو چەپە، بەلای ڕاستە، ئەو شعابات و جیابوونەوە و لادانی هێڵە فکریانە دروست بوو، بەڵام کۆمەڵە لەسەر ئەو ڕەوتە مایەوە و ئیجتیماعی بوونی کۆمەڵە بۆ یەکانی زۆر جار حەزەرە کرێلی، زۆر جار کابرا بە ڕاحەتی ناتوانێت تۆ لەوە گەڕێ. هەر ئەو دەورانە مەسەلەن لە ناو ئێمەدا جەماعەتێکی هەڵەوێش پەیدا بوون کە کۆمەڵە بێنێ مەسەلەن مقایسە بکا لەگەڵ ئەکسەریەت، کۆمەڵە بێنێ مقایسە بکا لەگەڵ جەرەیانێکی وەکو حسینی شەریعەت مەدا ڕووی دەوێت کەسێک بە ناوی کمیتە مەرکەزی حزبی کۆمونیستی ئێران بێت و ئاوا بڵێ بە کۆمەڵە. طبعا البته جوابی خۆی وەرگرتەوە ئەو کەسەیە ئەو نوع بۆچوونانە، بەڵام لە بەرابەر ئەو نوع بۆچوونانەیشا کە هەمووی بۆ تێکدان و تەخریبی کۆمەڵە بووە، هەمیشە و دایم بە تایبەت ناوە تشکیلاتی ناوەمان، ڕفێقەکانی ناوەمان، ئەو ئینسانت تێکۆشەر و کۆمۆنیست و ماندووی نەناس و زیندانیە سیاسی و ژن و پیاوە قارەمان و بنەماڵی گیانبەخت کردوان، ئەوانە کۆڵەکەیەک بوون کە کۆمەڵەیان لەو باوبۆرانانە پاراستووە و کۆمەڵەیان ڕاگرتووە. بۆ یەکانێ بە باوەڕی من بەو ئەندازەیەی کە کۆمەڵە خزمەتی کردووە بە خودی حزبی کۆمونیستی ئێران لە باری عەمەلی و لە باری ئینسانی و لە باری سیاسی و لە دەورەهایەکە بەداخەوە کەسانێک لە ناو حزبی کۆمونیستی ئێرانە ئەو زەحمەتانەیان نەدیوە. هەر بۆ یەکانێش بۆی زۆر کابرا زۆر بۆی ڕاحەتە کاروە بە ڕاحەتی هەرچیە بە دەمی دابێت و بیڵێت و بینوسێت و لە عەلەی کۆمەڵە بەکاری بەرێ. بۆیە کۆمەڵە ئەگەر نەخشی تەعیین کونەندەی بووە کە بوویەتی لە دەوری داهاتوویشە، بە باوەڕی من کۆمەڵە کەماکان ئەو نەخشەیە بێت لەسەر سەرنوشتی حزبی کۆمونیستی ئێران، لەسەر ئایندەی سیاسی چەپ نەتەنیا لە ناو حزبی کۆمونیستە لە ئێرانیشا کە ئەو ئەهەمیەتە بزانێت. ئەگەر چەپی ئێران متەوەجێ ئەو جایەگایە ببێ، دەزانێت کە جێپایەکی هەیە حەدیەقەل لە ئوستانەکانی غەربە، لە ئازەربایجان و کوردستان و کرماشان و لە مەجموعەی شوێن جێپایەکی هەیە کە سبحەینێ بنکەکانی ئەتوانێت ئیسفادەی لێکا، مەرکەزیەتەکانی ئەتوانێت ئیسفاد، دموکراسی لەوێ دەپارێزرێ، بە هێزی کۆمەڵە دەپارێزرێ، بەڵام لە غیابی کۆمەڵەدا ناپارێزرێ. و ئەوە نقطەیەکی مهمە کە ئەو چەپە بەداخەوە زۆر جار متەوەجێ نییە. ئەو چەپە تاریخیشی لە بیرێچێتەوە بڕێکجار لە بیرێچێتەوە کە هەر بەشێک لەوانە کە وەختی خۆی لە کوردستانە بارەگا و مەقەڕەکانیان بوو دەکەوتنە بەر پەلاماری حزبی دموکرات. ئەوان بوون لە پەنای کۆمەڵەیە ئەمین بوون لە هەر بابەتێک و لە باری ئەمنیەت و لە باری ماڵی و تەدارکاتی و زیندەگییان و هەموو شتێکیانەوە. بۆیە بۆ دوا ڕۆژی شەر بە باوەڕی من هەر هەمان شتە و حزبی کۆمونیستی ئێران بە کۆمەڵەوە من دەڵێم سەروگەردنێک لە چەپی ئێران زیاترە. هەر کەسێک متەوەجێ ئەوە نەبێ، متەوەجێی مبارزەیەکی واقعی کە لە بەتنی ئەو جامعەدا هەیە و متەوەجێی سەنگەرێک کە بە زەحمەت ڕاگیراوە، خشت لەسەر خشتدانراوە،
من دەزانم کەسانێکیش کە ڕەتیان بەو تاریخە نەبووە و نیشیانە حولەدەن ئەو سەنگەرە تێک بدەن نسبەتی خودی حزبی کۆمونیستیشی ئەو مشکلاتەی کە لە عەرزی ئەم چەند دو-سێ ساڵی ئەخیر هاتووەتە پێشەوە بە ناوی ئەو بەحس و اختلافاتانە جارە پێش هەموو شتێک لە هەموو شتێک نامۆتر ئەوەیە کە بڵێنەوە اختلافی حزب و کۆمەڵەیەشتی وان نییە و بێزگەلەوە لەو ماوەیەدا مەجموعەیەک شت کرا کە دیارە ئێستا ڕەنجێگای نییە بەڵام نامۆ بوون بە تاریخی خودی ئەو جەرەیانش هەتا لەو بەحسانەی کە ئاوا بە ئاژیتاسیۆنەوە سەعاتها و ڕۆژها و مانگکارە سەری بەرنامە ئەکرا کە ئەوە هەمووی ئەوانە لە تاریخی و حیزبەدا هاتووە لە بەحسی مەسئلەی شۆڕەوی و سوسیالیزم لە وڵاتێک لە بەحسی شۆرا و سەندیکا لە بەحسی جنبشی کوردستان و کەسانێک کە باوەڕیان پێی نەبوو لە ساڵی 62-63 لە بەحسی تشکیلی خودی حزبی کۆمونیست و پرۆس هەمووی ئەوانە بەحسایەکن کە ئەو تاریخ ئەو حیزبە کۆڵە مەکتوباتی لەو بابەتەوە هەیە بەڵام ئەو سەفەرە بە شێوەهایەکی نادروست و ناسڵامەت ئەوانە برانە پێشەوە هدایەت کران و بە زەرری گەیان دڵم ئەوانە دەبێت و جێگای خۆی ئەگەر بەحسی شەیە کابرا دەبێت بەحس بکە مزافەن ئەوەی کە ئێمە مسممین لەسەر ئەوەی کە هەم حزبی کۆمونیست هەم کۆمەڵە ئەو تشکیلاتە وەک تشکیلات بەڕێوە دەبین بۆ یەکانی داوایشمان ئەوەی لەو ڕفێقانەی تریشمان کە بەیەکەوە تا ئێرەم تشکیلاتەمان هێناوە اختلافێکیشمان هەیە مراجعی بدەین بە مەرجعهای تشکیلاتی و ساڵڕۆژی حیزبە فەرمون لە ساڵڕۆژی حیزبە کۆنگرێ حیزبمان بگرتایە لەو کۆنگرەیەدا تعینی تەکلیف بکرایە ناکرێت 5 ساڵ بێ لە عمری کومیتە مەرکەزیە گوزەرا بێت ئەلانی شەر بێتەوە بە ناوی ئەکسەریەتەوە قسە بکات بە ناوی کومیتە ئیجراییەکەیەوە قسە بکات تاریخەکەت بەسەر چوەیتر مەقبولیەتی تشکیلاتیەکەی و ئەوانت نەماوە دەبێت خۆت بنێتەوە معرەزی قەزاوە دیتر بۆی دەڵێم ئەوانە خۆی لەو سەروبەندەدا لە ساڵڕۆژی خودی حزبی کۆمونیستە مراجعەکردن بە سنەتەکانی ئەو حزبە بە ئەساسنامە موازینی دەروون حزبی ئەوە ئەتوانێت حزبی کۆمونیستی ئێرانیشی تیا ئستحکام پەیدا بکە بە اختلافی شۆ هەیە ئەگەر ئێمە لەو کۆنگرەی داهاتوودا کە هیوادارین بگیرێ بووین بە ئەقلیەت بە دڵنیایی و بە ئەقلیەتی خۆمان کارەکەین هیچ مشکلێکمان نییە کەسمان ڕێی نەهێنا و شەردانانێن کە ئەو جەمعە دەبێت بە جەمع ڕێیمان پێ بدەن بە جەمع لیستی فیکسە بێنیت معرەفی پێ ئەوە ناکەن کەسێ لە کۆنگرەدا خۆی کاندی دەکات بۆیە مەجموعەیەک ڕەوشایەکەیە کە ئەو ڕەوشانە کۆمەکە کا بە ئیستحکامی حیزبی ئەس جملە بەدەستەوەگرتنی ئەساسنامە بەدەستەوەگرتنی مەوازینی حیزبی ڕعایەتی فەرهەنگێکی بان لە مبارزەی نەزەری و عملیە کە خودی حزبی کۆمونیست و کۆمەڵە بەوانەوە ناسراوە ئەوانە کۆمەکمانەکات و هیوادارم ئەو فێقانەی ئێمەش ئەوانە لە بەرچاو بگرن و بتوانین حزبی کۆمونیست لەم جێژاوەی کە ئێستا بۆیان دروست کردووە لەوە نەجاتی بدەین و دەورێکی تر لە بەتایبەت لەو شرایەتەی کە ئێستا جامعەی ئێران تێدایەتی و خودی کومیتەی مەرکەزی کۆمەڵەش بە قەتنامەیە کە داوێتی بەرەو پێشوازی هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان چووە لە جامعەی کوردستانە کە محەلی فعالیەتی ئێمەیە هەمووی ئەوانەوە ئەوەمان پێ ئەڵێکە بۆ ئەو دەورەیە هیوادارم بتوانین خۆمان ئامادەکەین هەوڕە حەسەن من پرسیارێک نەماوە لە کۆتایی ئەگەر خۆتان شتێ بە پێویستدان ئێمە لە خزمەتتانین منی سپاسدانەکەم فقط لە کۆتاییدا دەمەوێت دەزانمەوە بەحسانە زۆر بەحسایەکی زۆر هەڵەگرێت قسە زۆر هەڵەگرێت لەو مەجالە کورتەتە هەرەوەندە دەکرێت بوترێت و ئەوانە دەمەوێت ئەوە بڵێم کە بە سەدان و هەزاران ئینسانی تێکۆشەر لە ناو ڕیزەکانی حیزبی کۆمونیستی ئێران و تشکیلاتی کوردستانی ئەم حیزبای خەباتیان کردووە ڕفەقایەکی زۆر ئەرزشمەند لە پێناوی ئەو حیزبە و ئارمانەکانیدا لە پێناوی سوسیالیزم و کۆمونیزمدا بەو دروشمانەوە چوونە زیندانەوە گیانیان بەخت کرد چوونە سەنگەری پێشمەرگانەوە گیانیان بەخت کرد درود دەنێرم بۆ هەمووی ئەوانە سەری ڕێز و نەوازشیان بۆ دانەوێنم بۆ خۆیان بۆ بنەماڵەکانیان بۆ فیداکاریانەیان و هەموو زۆر کەس ئەندامی لەشیان لە دەستداوە لە زیندانەکانە تووشی سەدەمە بوون ئەوانە هەر هاوڕێی ئێمن هەر هاوسەنگەری ئێمن ئەو کەسانەی کە بۆ ئەو ڕابردووە زەحمەتیان کێشاوە دڵیان بۆ ڕابردووە لێدا خۆشەویستن و هەروەها لەو ڕۆژەدا زۆر کەس هەر ئەو ماوانە پەیوەندیان کردووە و داوای کار و چالاکی و فعالیەت و ئەوە لە کوردستان و تەنانەت لە دەرەوەی کوردستانیش بۆ خودی و تشکیلات کراوە پرێزیان لێگرین و هیوادارم ساڵڕۆژی داهاتوومان لە شرایەتێکی ترا لە وەزعەتێکی ترا هەم لەباری انسجامی دەرونی خودی حزبی کۆمونیستەوە و هەم بە کۆتایی هێنان
بە تاڵبانی حاکم بەسەر ئێرانە لە ناو خۆی ئەو کۆمەلگایە بگرین و بتوانین لەوێ بە دیداری زۆر یەک لە ئازیزانیشمان شاد بینەوە. بەڵێ زۆر سپاس بۆیەوە هاوڕێ حەسەن ڕەحمان پەنان دامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی تەشکیلاتی نهێنی شارەکانی کۆمەڵە کە لەم بەرنامەیەدا لەگەڵمان بوون. بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان بەرنمەیەکی تایبەت بوو سەبارەت بە پێشوازیکردن لە 38مین ساڵگەردی تەسیسی حیزبی کۆمۆنیستی ئێران کە لەگەڵ هاوڕێ حەسەنی ڕەحمان پەنا ئەو بەرنمەیەمان بەڕێوە برد. سپاس بۆ بەشداری ئێوەی خۆشەویست و هەتا بەرنمەیەکی تر کات و ساتێکی شاد و بەختەوەرتان بۆ بە ئاواتەخوازی هەر شاد.